من وەک هاوڵاتێکی هەرێمی کوردستان بڕیارم داوە دەنگ بدەم و دەنگ بەو کاندید و بەو لیستە بدەم کە لە ڕابردوودا پارێزەری دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بووە و دڵنیاشم لە داهاتوو بە هەمان شێوە پارێزەری دەستکەوتەکانی هەرێمی کوردستان دەبێت. وەکو مامۆستایەک داوا لە سەرجەم مامۆستایانی دەڤەرەکەم دەکەم کە بەشدار بن لە دەنگدان، بەشدار بن لە دیاریکردنی کاندیدەکانیان و دەنگ بدەن بۆ کاندیدانەی کە بەهێزەوە دەچن بۆ بەغدا و داکۆکی دەکەن لە مافەکاندا. من وەکو ئافرەتێک بەشداری پرۆسی دەنگدان دەکەم، داوا لە هەموو ئافرەتێک دەکەم بەشداری ئەو پرۆسی دیموکراسی بکات و ئەو لایەن و ئەو کاندیدە دیاری بکاتن کە مافی ئافرەت دەپارێزێت و دەستەبەر دەکات. من وەک مامۆستایەکی خانەنشین دەنگ بەو کەسانە کاندیدانە دەکەوە لە بەغدا شەڕی نەتەوایەتیمان بۆ بکاتن. دەنگ بدەن بۆ ئەندام پەرلەمانانەی کە دەچن بۆ بەغدا بۆی بتوانن مافەکانی خەڵکی کوردستان داوا بکەن و مافەکانی خەڵکی کوردستان بە تایبەتی مادەی 140 بژێڕنەوە بۆ سەرخاچی هەرێمی کوردستان.